ئەمە دیمەنی بەشێکە لە گەڕەکی کەسوکاری ئەنفالکراوان لە قەزای چەمچەماڵ لە ساڵی 2008 دەوێکانی ئەم گەڕەکە بەسەر کەسوکاری ئەنفالکراواندا دابەش کرا. تا ئێستاش هیچ خزمەتگوزاریەکی بۆ نەکراوە. ئەمەش نیگەرانی لای دانیشتوانەکەی دروست کردووە. کاکە بە نسبەت خزمەتگوزاری و خزمەتگوزاری قیرمان نییە، ئاومان نییە وەک پێویست، تر کارەبامان وەک پێویست نییە، ئەوەی کە خزمەتگوزاری بێ وەک پێویستمان نییە. ئەم چەمە ئەگرستانان بێت ئاو ڕێک من هەر ئەباتە خوارەوە. تێگەی ئەم گەڕەکە تقریبا وا من 4 ساڵە هاتوومە بەلانی کەمەوە، ئاوە بێ ئاوە بێ خزمەتگوزاری و بێکارباییە و هیچ شینێکی بۆ ئەم ئەنفالانە سەر تاپاستە کە ئاو دێتە خوارێک کاکتالیبی فەقید لە قوڕ ئەستەقی ئەمە کاکتالیبە و ئاو هەتا پشتێنە دێ زۆر بێزارکرا هاوینان تەپ و تۆز و خەریکە بمانخکێنێ هەندستانانیش پڕوولی تاوە. کەسوکاری ئەنفالکراوانی دانیشتووی ئەم گەڕەکە باز لەوە دەکەن حکوومەت و دەسەڵاتی یەکێتی و پارتی لە خەمی کەسوکاری ئەنفالکراواندا نین و ئاور لە خەم و ئازارەکانیان نادەنەوە. پێشەکی بە خێراتتانەکەم دەستخۆشتان لێکەم. ئەم گەڕەکە لە ساڵی 2010 تەوزیع کرا و خانووی تێدا دروست کراوە، بەڵام ئەو پەڕی بێ خزمەتگوزاری لەم گەڕەکوبانەدا هەیە. تەنانەت یعنی کاتێک کە باران ئەبارێ مناڵەکانمان ئیتر وەزعیان زۆر خراپە بۆ چوونیان بۆ مەکتەب، هیچ خزمەتگوزارێکی ئەوتۆی بۆ نەکراوە. کاتی خۆی لە ساڵی 2014 کۆمپانیاک هادویستی هەنێک ئیشی خزمەتگوزاریەکانی دەست پێ بکا، بەڵام بەهۆی شەڕی داعش و قەیرانی دارایی و ئیشەکانی هەمووی وەستان. بەڵام لەو سابە دواوە تر هەر جارێ هەر بەرپرسێکی باڵای ئەمە حکوومەتە دێتە شارەکە کۆمەڵی وعد و عود دەدا و هیچی ناچێتە سەر و هیچمان بۆ نەکراوە تا ئیستاکە. ئەوەی کە کراوە هەنێکی خۆمان لە ئەستۆ خۆمان تەنانەت تێکەڵەمان بۆی کردووە و هەروەها هەنێ شوێن هەبووە زێرابەکانی وەکو پێویستەوە نەبووە خۆمان لەسەر ئەرکی خۆمان چەند ئیشێکمان تێدا کردووە. حکوومەت وەکو پێویست بەدەم نەک بەدەم کەسوکاری ئەنفال بەدەم هیچ هاوڵاتێکی خۆیەوە نەهاتەوە، بەتایبەت کەسوکاری ئەنفال کە ئەولاترن چونکە لەبەر ئەوەی کەوا قوربانیان داوە زەحەیەیان داوە. خۆم خاوەنی 4 ئەنفال و 2 شەهیدم، یعنی هیچ شتێکی ئەوتۆ نەکراوە بۆ کەسوکاری ئەنفالەکان. لە ڕووی خزمەتگوزاریەوە ئێمە هیچ خزمەتگوزاریەکمان نییە. لە 2008ەوە ئەنفالەکان دروست کراوە کە ئەم زەویانەی کەسوکاری شەهید و ئەنفال بووە بەسەریانە دابەش کراوە. ئێمە خۆمان خاوەنی شەهید و ئەنفالین، بەڵام هیچ خزمەتگوزارێکی بۆ نەکراوە. لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر بێ خزمەتگوزارین. یەکەم کە ئاو زۆر بێ ئاوین، هاوینان ینی 16 ڕۆژجارێ 15 ڕۆژجارێ ئاوی بۆ دی ئەنفالەکان بەناوەمە کەسوکاری شەهید و ئەنفالین کە وایە لە هەموو شوێنەکانی تر زیاتر خزمەتگوزاری هەبووە گرنگی پێ بدرایە، هیچ گرنگێکی پێ نەدراوە. لە ڕووی شەقامەکەوانی وەکو خۆتان ئەگەر بیبینن هەر خۆڵ و قوڕ و تۆزە هەزستانان لەبەر قوڕا و ئەوە هیچ ینی ناتوانین بینە دەرەوە. هاوینانیش خۆڵ و تۆزە بۆ کەلوپەلی ناو ماڵمان خەڵک ساڵی جارێ فەرشە شۆرێ، ئێمە 3 ساڵ جارێکش لەبەر بێ ئاوی ناتوانین بیشۆرین. هاوین و زستانە بێ فەرشەکان لە عەرزا بێ لەبەرەوەی ناتوانین ناو ماڵەکان بشۆرین بێ ئاوە، هەر فەرشەکە لە عەرزا بێ ئەتوانین گسکە کاربایی بەسەرا بێنین و ئەوە لە جیاتیەوەی کە شۆری ومانە. ئێرە کە گەڕەکی 30,000ەکانی پێدەڵێن و بە نزیکەی 1000 ماڵ لە کەسوکاری ئەنفالکراوان لەخۆ دەگرێت. ئەوە حاڵ و خزمەتگوزارەکەیەتی لە کاتێکشدا سەری زمان و بنی زمانی بەرپرسانی دەسەڵات خزمەتی کەسوکاری ئەنفالکراوانە، بەڵام قسە شتێکە و کردەوە شتێکی دیکە نیشان دەدات. ڕێوی محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.